مامۆستا سەلیم عەبدوڵڵا قوتابی لە ئامادەیە کلێڤەری نەحکومی ئەم ساڵ توانیم کۆنمرەی 90.29 بەدەست بێنم. سەرتا سوپاسخوای گەورە دەکەم وەجە دایکم باوکم و ئامادەیەکەم کە بەڕاستی لەگەڵما دوو بوون و زۆر سپاس. من قوتابی محەممەد سەلیم عەبدوڵڵا ئەلحەمدولیللا توانیم نمرەیەکی بەرز بەدەستێنم. سەرەتا زۆر سوپاسخوای گەورە دەکەم ئینجا ئامادەی کلێڤەری نەحکومی و دایک و باوک و مامۆستاکانمان زۆر سپاس.